وشە دەجێڕێتەوە دەڵێت پیرە پیاوێکی جووتیار لە گوندێکدا دەژیا. ئەو پیرە پیاوە ئەسپێکی پیر و ماندووی هەبوو. ڕۆژێ لە ڕۆژان ئەسپەکەی ڕۆیشت و نەگەڕاوە. دراوسێکانی و خەڵکی گوندەکە هاتنە لای پیرە پیاوەکە و پێیان وت بەداخەوە پیاوێکی زۆر بێبەختی لە ژیاندا. پیرە پیاوەکە وتی نازانم بەبەختم یاخود بێبەخت، ئەوە تەنها خوا دەیزانێت. دەڕۆژ بەسەر ئەو بابەتەدا تێپەڕی و ڕۆژێک بینیان ئەسپی پیرە پیاوەکە گەڕاوە بۆ باغەکە. 8 ئەسپی تری لەگەڵ خۆی هێنابوو. خەڵکی گوندەکە کۆبوونەوە و دیسان هاتنەوە ماڵی پیرە پیاوەکە و پێیان وت ماشەڵڵا پیاوێکی زۆر بە شەنس و بەبەختی. پیرە پیاوەکە دیسانەکە وتی نازانم بەبەختم یاخود بێبەخت، ئەوە تەنها خوا دەیزانێت. ڕۆژێک کوڕی پیرە پیاوەکە لە ناو ئەسپەکانیدا دەگەڕا و دەیویست یەکێ لە ئەسپەکان ماڵی بکات. لە ناکاو ئەسپێک دای بارزا و قاچێکی شکات. دیسانە کە خەڵکی گوندەکە کۆبوونەوە و چوونەوە لای پیرە پیاوەکە و پێیان وت وای پیاوێکی چەند بێبەختی. پیاوەکە وتی نازانم بەبەختم یا بێبەخت، ئەوە خوا دەیزانێت. ماوەیەکی پێچوو کوڕی پیرە پیاوەکە قاچی شکا بوو لەسەر جێگا کەوتبوو. لێژنەیەک پێک هات و هاتنە گوندەکە و گەنجەکانی هەموو گوندەکەیان دەست بەسەر کردو. وتیان دەبێت بە زۆری بچن بۆ سەربازی. سەربازی زۆرە ملێ. هەموو گەنجەکانیان کۆ کردو و سواری سیارەیەکیان کردن و بردیان. تەنها کوڕی پیرە پیاوەکە نەبێت. خەڵکی گوندەکە دیسان کۆبوونەوە هاتنە لای پیرە پیاوەکە و وتیان بەڕاستی پیاوێکی زۆر بەشەسی. بۆ کۆتا جاریش پیرە پیاوەکە وتی لە مەشیاندا نازانم بەبەختم یاخود بێبەخت، هەم دیسان خوا دەیزانێت. خۆشەویستان، وەکو دکتۆر دەڵێت شتێک نییە بە ناوی شەنس لە ژیاندا، ئەوە هەوڵ و پلانی مرۆڤە. مرۆڤ ئەوەی کە لە چارەنووسی نووسراوە ئەوە خوا دایناوە بۆی نووسراوە و ئەوەشی کە هەوڵی بۆ دەدات حتمەن ئەگەر بیەوێت پێی دەگات. خۆشەویستان، بەو چیرۆکە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارەمان لە ڕانی خۆشەویست دەست پێ دەکەین و دەپرسین ئایا تا چەند بڕواتان بەبەخت و شانس هەیە؟ لەگەڵمان بن. هەر بۆ خۆن ڕێین وایە ئەوە وا نەخواچی قرار بۆ ناوی هەرەوەە. هەموو شتێک چارەنووس و دیاری کراوە لە لای خوای گەورە، بەسی ترە تو بە خۆت نازانێت. لە ڕوانگەی دینەوە شەنس و بەخت نییە. بەخت و تەخدواتە کە بەختی هەبوو دەچێتە سەر تەختی. شانس هەیە و بەختەوە ئەی چۆن بڕوان پێ نییە، بەڵام لە هەموو شتێکی نا. ئیشی خراپەر خوای گەورە بۆ دێنی، ئیشی چاکەر خوای گەورە بۆ دێنی. یعنی شانس و بەخت لە سەرەتایی لەدایک بوونەوە لەگەڵ ئینسانە لە شوێ لەدایک دەبێت. شانس و بەخت و شتیوە هەر نییە، هەر شتێکە کۆمەڵگا دروستی کردو دابوونەریت و لەنا شانس و بەخت و جوودی نییە. بڕوات بەبەخت و شانس هەیە؟ وەڵای بەخت و شانسیە خۆ هەر شتێک خوا بیکە ئەوە دەبێت، بەڵام هێندێک کەسیش وایە بچی بۆ خراپەی بچی هەر چاکەی بۆ دێ، بۆ چاکەی بچی هەر چاکەی بۆ دێ. هێندێک خەڵکیشەیە دایمە خەریکی چاکەشەوە هەر خراپەشی بۆ دێ. ئینسانی وا هەیە تەنها پێشبینەکانی خۆی لەسەر بەخت دەکات. بۆ نمونە دەڵێ بەختم لەو شتە نییە و بەختم لەو شتە هەیە. ئەو شتانەی کە بەختی لێ نییە نایکاتن، بەڵام لە ئەسڵی بابەتەکەدا کەچی وا نییە. بۆ نمونە هەر شتێک خوا بینووسێ ئەو تەواوە. وە کەسی وا هەیە بۆ نمونە دەڵێ من ئینسانێکی زۆر زۆر بێبەختم لە دنیادا، و ئەگەر لە جەنابەت بپرسم ئینسانێکی بەبەختی یا بێبەختی؟ ئەمن وەڵاهی بێبەختم پێم وایە ئەوەی معاوەلەی چاکەی زۆر دەکەم، بەڵام خۆی ئینسان ئەوەی کەریکەی ئەگەر ئیمانت بە دینەکەی خۆت بێت، پێت وا بێ خواکێ و دروستی کردووی دەمری و لێپرسینەوە شتەیە، ئەوەی کەلیکەی بۆ خوای دەکەی بۆی ناکەی خەڵک مەمنون بێ. ئەمن وەک خۆم ڕێیم وایە، ئەمن ئەوەی دەیکەم بۆ خوای دەکەم، جا کابراکەی خۆتی
چ قەرار دەدا کەیفی خۆەتی باشە بۆ بێبەختی لە چ بێبەختی ینی شتێکت کردووە بەختت تێیدا نەبووە ناشەر نییە لا مشتەکان شەر بێبەخت بی بڵێ 100 هەمووی هەر ڕەشبین بی و لێ بێ بەدبەخت بی و هەموو شەر بەڵام هەندێک شتی شەیە تۆ بە نیازی چاکەی دەچی پێت وایە چاکەیە دیکەی و بەڵام بەرامبەرەکەت بە خراپە لەسەر ئیسێب دەکە ئەوەیە مەسەرە لە شتێک بێبەخت بووی وڵی نازانم لە شتێک جا ئەوە شتەکان تەمەەن درێژە خۆ هەموو لەبەرنین پیا و ئێستا زروفەکەەوە لات و نازانین باین چ خوادوە لێە بەڵام هەندێک شتیشێم بەڕێی خۆم وەک خۆم بە نیازیەوەی بۆم چاکەی بکەم خێرێ بکەم بەڵام ناقی بەرامبەرەکە پێی وا بووە من خراپەی لەگەڵ دەکەم یا شتێکە مەسەرەکە ئەوە بووە باشە ئەو شتانەی کە بۆ نمونە دەتەوێت بیکەی کە باست کرد کاری چاکە ئەو چاکانەی کە دەیکەی ڕەنگە جاری وا هەیە بۆ نمونە مەیسەر نەبێت لە بۆ جەنابەت یعنی نەکرێتن ئایا ئەوە بەختەوای کردووە کە نەیکرێ یاخود خوا پێی باش نییە ینی خوا قەلەمی لێ نەداوە کە نەکرێتن من پێم وایە خوا قەڵەمی لێ نەداوە چونکی خوای گەورە ناڵەکە ئینسان دروست کردووە لەوحە المەحفوظ هەر لە یەکەم ڕۆژی ئینسان کە دروست دەبێت هەتا دەستە ناو گۆڕیەوە هەموو شتەکان نووسیوە خۆیندێک شتەیە ئەوەی کە دین باسی دەکا کە دەڵێ ئینسان پێشەوەی دروست ببێ هەموو شتێکی معناوە خۆیش خۆماندومکردنیشی ناوێتەوەیدا بەڵام ئەمەین هەر بۆ خۆن ڕێین وایە ئەوە وا بووە ناخواچی قرار بۆ دابی هەر ئەوەیە ئایا ئەوە بەختە وا دەکات کە ئینسانەکان شتی خراپەیان بێتە پێش و شتی باشیان بێتە پێش یاخود ئەوە چارەنووسی ئینسانەکانە خوا دایناوە نەخێر بێگومان هەموو کەسێک چارە نووسی خۆی دیارە بەس هەندێک کەس هەیە ئەوەی زیاد لە خۆی کردی تەمەراق بەس پەیوەندی بەوە نییە هەموو شتێک چارە نووس و دیاری کراوە لە لای خوای گەورە بەسی ترە تو بە خۆت نازانی کە چی باشە و چی خراپە گەرەوەبی هەموو کەسێک حازری خۆی دەکا بە پێی ئەو ژیانێک کەلۆی دیاری کراوە لە لایانی خوای گەورەوە بۆ بەستراوەتەوە بە بەخت بۆ نمونە زۆربەی ئینسان ینی زۆر بەمان ینی بە منیشەوە بە تۆشەوە وڵی ئینسانشی بێبەختم یاخود ئینسانەکی بەبەختم لەو شتە ینی زۆر جاری وایە کورە دەوا مەکە تو بخۆت شانست نییە لەو شتە ئایا ینی تا چەند پێویستە ئینسان بڕای بەبەخت هەبێت یاخود بڕای پێ نەبێت وەڵا بەڕای من بەڕات پێ نەبێت بەو شتێک چونکی ئەسڵ و ئەساسی نیە منێک لەبارە خۆم باوەڕم بەو شتەی نیە بەس ئەو وەکو ئەوە لە ناو کوردەواری خۆمان بوویتە تەقلیدێک یان بابرین کە زۆر باسەکرێ و شتە وەڵا بەختم نەبوو فلان شتم کرد بەختم نەبوو فلان ئەوم کرد نەخێر دنیا هەمووی تاقیکردنەوەیە ڕەنجمەدا تاقیکەوە کۆڵمەدا خۆت کەسێکی بەبەختی یا بێبەختی ئەگەر لەسەر بەخت قسە بکەیت قورئانە من لە زۆر کەس باشترم ئەلحەمدولیلا ئەمن دنیای باش گەڕایمە لە چاو گەنجەکانی ئێرە بە خۆی دانیشتوی بەڕێکتیانامە بە ئەسڵی 13 ساڵ لێوێ بوویمە زۆر شتم دیتە زۆر وڵاتم دیتە وڵای بە پێی پێویستکار و کەسابەتەکی باشم هەبە بە سێزە هەندێک جارە بینی ئینسان لە ژیان ئەکەوی یان ئەو ئیشێت بە پێویست ئەوە نابیتنە تو ناکرێوی بگەڕینەوە سەر بەخت و نیوچان و شانس باشە جەنابەت لە بەریتانیا ژیاوی ڕەنگە ئینسانی ئینگلیز و غەربی زۆر هاوڕێت بوون ئەوان کار لەسەر بەخت دەکەن نەخێر ناوەڵە ئەوان تەنانەت تەماشای ژیانی خۆیانەکەن کە بەیانی چیە و حازری خۆی لۆ بکاتن پلانی لۆ سبەی دانێ نەک لۆ سارەچی دی نەک لۆ مانگەچی دی نەک لۆ 6 ڕۆژی دی بەڕێی من ئەوان شکورترن لەمە بڕوان بەبەختی هەیە ئەوان نەخێر باوەڕ ناکەمە تای کەس نەخێر نەمبیستووە زۆر بەدەگمەن ئەگەر کو نەفەرێک باسی کردبی بە وەکو ئێرە نییە بڕوات بە شەنس و بەخت هەیە لە ڕوانگەی دینەوە شەنس و بەخت نییە هەندێک ئیش هەنا بەدەست خۆتە هەندێک ئیش هەنا خوای پەروەردگار داینەوە ئەوەی کە خوای گەورە دەفەرمێ ئەوەی کە بەسەرتان دێنم ئیمنە چۆنێتی خەی بەدەستخوا بەڵام وەچی دی بەدەست خۆتە مەسەلەن با بڵین هەندێک ئیشی هەڵەکردن بەرامبەرەکەی ئەو بازی کە بەرامبەرە دێ ئیشی دەستی خۆتە مەسەڵ تو هەڵەیەکی دەکەی ئامونە هەڵەیەکی دەکەی بازەکە بە خراپەوە بەرامبەر دەگەڕێتەوە بۆ نمونە تو قادێک لە منداڵێک دەدەین خەڵەتێک دەکەی بازەکەت بە خراپ دەگەڕێتەوە وایە یانی شیشی نامۆ دەکەی بازەکەت بە خەڵەت دەگەڕێتەوە هیچ پەیوەندی بە شەنس و بەختەوە نیە بەڵام ئەفم کە پەیوەندی بە قەدەرەوەشی نییە ینی هەندێکێ بە عەقڵی خۆت بەڕێوە دەستی بۆ ژیان هەندێکی شێ خوای دایناوە پەیوەندی بە شەنس و بەختەوە نییە بەڵێ ئینسانی وا هەیە دەڵێ من نێوچەوانم سێزدەیە ئەگەر ئەو شتە بکەم بەختم تێیدا نیە و سەرکەوتو نابم تێیدا ئایا ئەوە
لە ڕووی دەرونیەوە کەسە ئەو بارە ناخۆشە بە خۆی دروست دەکات یاخود ئەسلی هەیە ئەوە کەسەکە زۆر جار ئەو کارەی کردو و تێیدا سەرکەوتو نەبووە بەڵێ وڵی ئەوە ئەسلی نییە ئەوە با بڵێن قسەی پێشینانە ینی ئەوە گوناعیشە لە ڕووی دیانەتەوە دەم لە ڕووی دینەوە با بڵێننی وەکو بڵێن چاولێکەریە وەکو شتێکی جەهالەت و جاهیلە کەسەکە کە ئیماندار بێ باوەڕی بەخوا بێ لە بەردەستی خوادا لە بەردەست سەنس و بەختی دیانی وایە ئەمن خۆم تەسلیمی قەدەرکەم تەسلیمی ئەوی بکەم کە برادەرەکە قسێکی خراپم پێ دەڵێ یان ئەو حکوومەتە بەنەوەیەک مەسەلەم با بڵێن خەڵک پێ دەڵێ گەندەڵ هەت بار و دوخێک بەرامبەر دەبێتە ئەو شەنس و بەخت نییە ئەوە ژیانە بەرزنزمی تێدا کەواتە ئەوە پەیوەندی بەوەی نییە کە کابرا شەنس نەبێنە بەس بۆ مەسەڵی قەدەری کە خوای پەروەردگارندێک بەڵێ قەدەر هەیە شەنسیش هەیە خوای گەورە سی لەسەر نووسیبی ئەوەیە بەس بۆ هەموو شتێک نییە مەسەڵ بڵێن قەدەرەکە دیارە بمبورە دەدبڕم داوای لێبوردن دەکەم قەدەرەکە دیارە بۆ نمونە خوای گەورە دەرێ قل لەن یوسبنا إلا ما كتب الله لنا قسەی لەسەر نییە مطلقاً بەڵام شانسەکە لەگەرەو قەدەرەی چییە چۆن ینی خوای گەورە دەفەرمێسی تێنەگەشتم قل لەن یوسبنا إلا ما كتب الله لنا هیچ شتێک نابێتە چارەنووسی ئینسان ئیلا ئەگەر قەلەمی خوای لێ نەدرابیتن آخر گوێ لەبێ ناوانی مەبەستی خوای پەروەردگار ئەو ئاهاتە نییە ئەدو هێندێک شت دەکەی پێویستی بە قەدەرەوە نییە نی ونیە زۆری ڕسق کەمی ڕسق لە شوێ دەمری لە شوێ نامری ئەوە لەوانەیە پەیوەندی بە قەدەرەوە هەیە بەڵام هێندێک شت پەیوەندی بە قەد عەفوم ئەتۆ عەفوم کە کا با دەخواتەوە زینای دەکات شتێشکە دەکات پەیوەندی بە قەدەرەوە نییە لەکن خوای نووسراوە دەیکات بەس ئەمر نییە کە بیکە کەواتە مکەلەفاتی خۆیەتی بیکات دیکانایکە ئەوە شەنس و بەخت نییە ئەو شانسە چیە لەگەرەو قەدەرەی بۆ نمونە کابرا تووشی ڕووداوێکی هاتچۆ دەبێت ڕووداوەکە زۆر دڵتەزێنە ینی ڕەنگە زەرێکی زیانی گەلەگە لە زۆری هەبێت بەڵام کەسەکە کە ئۆتۆمبیلەکە دەبیندرێ ئۆتۆمبیلەکە هی ئەوە نەماوە کە ئینسانەکەی تێدا بێ شۆفێرەکەی تێدا مابێ ساغ بێ بەڵام ئینسانەکە دەرچووە ئایا ئەوە شانسە یاخود هەم دیسان ئەوە قەدەری خوای گەورەیە و خوا نەیویستەوە کەسە بمرێت هێندێک عەفوم کە وەکو هێندێک شت لە بەدەستی خوا هێندێک شت لە بەدەستی خۆدا کە سەعادەت پێ شتێک پێ سرع دەڕی ئەو پەیوەندی بەخوا نییە چۆن یعنی پەیوەندی خوای گەورە دەفەرمێ ئەزەل موسەلەمە ئەزەلمان دیاری کردووە بەڵام هۆکار هەیە کولی شەی سەبەب حاڵی برای خۆم ئەتۆ سەرعبی بۆ هەیە بمری تێگەشتی ئەوە قاتیلی خۆت و ئەو کەسانەشی کە لە ناو سیارەکەدان کە لە خەیری سیارەکەش دەمرێت ئەوە پەیوەندی بە قەدەرەوە نییە کە دەرچوو ئەزەلی نێ هاتووە ئەو هەڵەی بۆ خۆی کردووە بڕوات بە بەخت نییە جەنابەت نە بەخت لە دیندا نییە تۆ بە نیازی چاکەی دەچی پێت وایە چاکەیە دەیکەی و بەڵام بەرامبەرەکەت بە خراپە لەسەر ئێسێب دەکەن هێندێکێ بە عەقلی خۆت بەڕێوە دەستی بۆ ژیان هێندێکی شێ خوای دایناوە پەیوەندی بە شەنس و بەختەوە نییە بەڵێ وڵا بەخت بۆی هەیە کەسێکی شەیە لە ژیانی خۆیدا فرسەتێکی بۆ هەموو شتێکی ینی دەکردەوە هیچی دەست نەکەوت والله بەڕێی من بەڕات پێ نەبێ باو شتێک چونکی ئەسڵ و ئەساسی لەخوای گەورە زیاتر ئەمن هیچم باوەڕم بە هیچ ئیشێکی کە نییە غەیری خوای گەورە نەبێت زار هەیە ڕەب العالەمین کەمی دەنێری زار هەیە ڕەب العالەمین زۆری دەنێرێت بڕوات بە شانس و بەختەیە ناوەڵ وەڵی هەر بەخۆم پێم نییە بڕواایەکەم وانیەگە شەخص و بەختەر هەشە هەیە وڵی ئەوجا من پرسیارە جەنابەت دەکەم دەمێ بزانم ئایا ئەو کەسانەی کە بڕوایان بە شانس و بەخت هەیە پلانەکانی خۆیان داهاتوی خۆیان هەموو داوەتە دەست شانس و بەخت بۆ نمونە کەسی وایە دەڵێ وڵایە من ئەو کارە ناکەم لەبەروی بەختم نییە بەڵام ئەو کارە دەکەم لەبەروی بەختم تێیدا هەیە ئایا ئەسڵی هەیە ئەو بابەتە والله هێزا من بەخۆم شخصی خۆم بڕوان پێ نییە بڕوان پێ ئەی بۆ نمونە بڕوات بەچی هەیە بۆ نمونە بڕوات بەوە بەخوای گەورە هەیە خوای گەورە چت بۆ بێنی هەر ئەوەیە هەر ئەوە ئەو شتانێ ئەمن غەیری ئیشی خوای نەبێ هیچ دیکەم هەم پێشەیە ئەو شتانەی کە دێتە پێشی ئینسان بۆ نمونە ئیشی باش یاخود ئیشی خراپ خوای گەورە بۆ دێن خوای گەورە بۆ دێنی ئیشی خراپەر خوای گەورە بۆ دێنی ئیشی چاکەر خوای گەورە بۆ دێنی کەسی وا هەیە دەڵێ ئەمنەو کارە ناکەم لەبەرەوەی نێوچوانم سێزدەیە بەڵام کار نێوچوان لە چ نێوچوانێک مسراوە سێزدە نێوچوانم سێزدەیە و بەختم ڕەشە ئایا ئەوە لەلایەنی دەرونیەوە بۆ خۆی دروست کردووە یاخود ئەوە ئەو بابەتەر ئەسوە ساسی نێویلی لای خۆی بە دەرونی دەزانم لەبەرەوەی هەرچی خوای گەورە نەیکا نابێ هەرچی خوای گەورە بۆت نێنێ ناکرێ لە خوای گەورە زیاتر ئەمن هیچم باوەڕم بە هیچ ئیشێکی کە نییە غەیری خوای گەورە نەبێ قسێک تێ بۆ جۆرە کەسانەی کە دانیشتون هیچ پلانێکیان نییە لە ژیانیاندا نانەوێت هیچ کارێک بکەن ترسیان لە کارەکانیان هەیە داهاتویان سپاردووە بە بەخت دەبێ خۆت تەسمیری خوای گەورە بکەیت بەس ئیشی خوای گەورە ئیشی خوای گەورە لە غەیری ئیشی خوای گەورە نەبێ ئیدیکە هەموو شتەیە کاو باە ئەوەی دیکە هەمووی
چ بۆ کەسانە دەڵێ کە دەڵێن ئەمە بەختمان ڕەشە و نێچوانمان سێز من دەڵێم خۆیان تەسبیری خی گەورەکەن غیری خی نەبێ ئەوەی دیکە هەموو شتێ ئەو بابەتە ئەسڵ وەساسی هەیە بە قەناعەتی من دەگەڕێتەوە شەر توانای خۆت بڵێ هەموو شتە باشانەی کە دێتە ڕێمان ئەوە یەکەمین شت خوایە بۆمانی دیاری کردووە و پلانی خۆشمانە یاخود ئەوە بەسراوەتەوە بە بەخت بێگومان خوای گەورە دانەرێ شتێکە هیچ بڕات بە بەخت نییە وەڵاهی نازانم بڵێم چی باقات لە شتێکدا بەختت هەیە وەڵاهی بڵێم لە چی نازانم باوە بکەین خوای گەورە چی لە شارنووسی هەرەوەیە لێرە دەژی جەنابەت نەوەڵڵا مەڵێ وڵای بریتانیا بەریتانیای کەسی غەربی تا چەند بۆ نمونە ڕەنگە هاوڕێی بەریتانیت هەبێت بەحکومیەوەی کە لەوێ دەژی جەنابەت ئەوان وەکو کۆمەلگای ئێمە پلانەکانیان بە بەخت سپاردووە وڵاو بەرنامەی خۆیان هەیە ئەوان بەڵێ ئەوان پەیمانە زۆر فکر لەوەی پێنەوەیە و بە بەخت دەڕۆنیانە بەس بەرنامەی خۆیان هەیەوانە بڕوات بە شەنس و بەختەیە ناوەڵا شتیوان نیە خۆ شانس و بەختەر وجودی نییە نیەتی دەکرێت بۆم ڕوون بکەیەوە نیەتی شانس و بەخت و شتیوە هەر نییە هەر شتێکە کۆمەلگا دروستی کردو دابوو نەریت و دەنا شانس و بەخت و وجودی نییە نیە بوونی نییە هەیە ڕەوە العالەمین بۆی دەنێرێ و هەشە بۆی نانێرێ و هەیە دەبێ و نابێ و دەنا شانس و بەخت و شتیوان نییە ڕەب العالەمین بۆ تۆی نردووە وڵا جار هەیە دەینێرێ و جار هەیە هەر دەینێرێ هەتا دەمرم شتێکی دەنێرێ وڵای زان من نەبووم ڕاستی کەسی وا هەیە لە ناو کۆمەلگایەدا هەموو شتەکانی سپاردۆ بە بەخت بۆ نمونە دەڵێ من نامەوێ عارەبانەیە باشۆم لەبەرەوەی بەختم تێیدا نییە و ئەگەر بیهاژۆم ڕەنگە تووشی کارە ساتێک بم و کەسی واشەیە دەڵێ وڵایی ئەم دەمێ و عارەبانەی باشۆم لەبەرەوەی من بەختم هەیە ڕەنگە و عارەبانەیەم هەبوو بۆ نمونە سوودێکی زۆر باش دەبینم لەو کارە یان کەسی وایە دەڵێ من نێوچوانم سێزدەیە پڕ بدەمە زێڕیش دەبێ بە خۆڵ ئایا بابەتە چاتەن ئەسڵ وەساسی خۆی ئەو شتانە دابوونەریتی کۆمەلگا دروستی کردن هیچ ئەسڵ وەساسنی من زار هەیە زۆرم خۆمان دوو کردو هیچم پەیدا نەکردو زاریشێ دانیشتومە لەوێ پارێشی ژیکەڵم پەیدا کردووە مەسەڵەن 8,000 پەیدا کردووە یعنی ئەوە بە زۆری دابوونەریتە خۆی ئینسان ڕای ڕاست ئەوەیە ئەوەی مەسەڵەن ئەتۆ خۆت ئەوە بکەیت دەوێت بزوڵی بەردەوام زار هەیە ڕەب العالەمین کەمی دەنێرێ زار هەیە ڕەب العالەمین زۆری دەنێرێ ئەوە ڕای ڕاستەکەیە بەڕای من دەبێت بزوڵێ ناکرێ بڵێ هەردا دەنیشتم بزوڵێ زار هەیە کەمی دەنێرێ زار هەیە زۆری دەنێرێ ئەو پارە ژیکەڵەی بە دانیشتنەوە پەیدا دەکەی بەڕای جەنابەت ئەوە بەختت ئەوە عارەبانم هەر هەیە بەس بەو معنای نابڵێ هەردا دەنیشت میست ناکەم عارەبانی دێن مە دەرێ دانیشتومە نەگەڕاوم پارێکی ژیکەڵم پەیدا کرد زاریشەوە بە زۆریش گەڕاوم ئەوە نەبووە ینی پەیدام نەکردو ئەو دوو جیاوازیە ئایا ئەوە قەدەری خوای گەورەیە یاخود هەم دیسان ئەو بەختەیە کە ئەوەی لە ناو کۆمەلگادا باوە باسی لێ دەکەن نەنا خۆی قەزا و قەدەر حقەتی مطلقە ڕاستە بەس بەخت و شتیواوە هەر ئەفسانەیە درۆ دەرەستەی سنیار کۆمەلگا خۆی پێوە گرتووە و ئەوە هاتووە نەکەسی بەخت ڕەشەیە نەکەسی بەخت هەر وجودی نییە نسبی نەڕەش شانسەیە و بەختەیە ئەی چۆن بڕوان پێێنێ بەڵام لە هەموو شتێکی نا عقلیش دەوری خۆی هەیە بەڵام ئەوەی کە چارە نووسیش دیاری کردووە لەوانەیە بڵم لە پێش عقلیشەوەیە هەموو کەسێک ئەوەی لە جیهانی سێمدا لەدایک دەبێت قەنەعەتم وایە شانسی کەمترە لە کەسێک کە لە جیهانی یەکەمدا لەدایک دەبێت شتێکی بۆ هات دەبێشە ئەو شتە بۆی بۆ بەمای خۆشحاڵی یان بۆی بۆ بەمای سەرکەوتن ئەوە پێی دەڵێن بەخت قەزا و قەدەر حقەتی مطلقە ڕاستە بەس بەخت و شتیواوە هەر ئەفسانەیە درۆ دەرەستەی سنیار دیارە تویانە پێشینە و تویانە بەخت و تەخت نەک عقل و تەخت بەخت و تەخت دواتە کە بەختی هەبوو دەچێتە سەر تەختی دەنا بە عقل نییە ئەگەر بە عقل بێ زۆر کەسەیە تەماشا دەکەی زۆر زیرەکە شەهادەدارە لە هەموو شتێکیدا شارەزایە بەڵام لەوانەیە ئەو شانسەی نەبوو بێ ئەو بەختەی نەبوو بێ کە هەلەکانی ژیان بەدەست بێنێ هەشە لەوانەیە هیچ خوێندەواری نەبێ بۆتە لەوانەیە شوێنی زۆر مهم و پلەی زۆر مهمی بەدەست هێنابێ بەخت و تەختەکە لەگەر عقل و تەختەکە چارەنووسی خوایە یاخود بەختی ئەو ئینسانەیە و چارەنووسی خوایە تەبعەن دیارە بڕوات بە بەخت هەیە جەنابەت بەڵێ تا چەند هەتا ڕادەی کە خوای گەورە دیاری کردووە تۆ چۆن ناڵێت تۆ لە زگی داخی دایی کە خوای گەورە چه هەیە بۆی دیاری کردووی دیارە کە لەو دەخەوە ئەو کەسە کە
بۆی دیاریکراوە چ دەکات چ ناکە ئەوەش بەختی خۆیەتی بەخت دواتە چۆن دەڵێ نسیبی خۆی ینی چی بۆ دانراوە کەسێکی بەبەختی یا بێبەختی تەنها نەخوا بە زیاد بێ خراپ نین تاوە ڕادە لە چ شتێک زۆر بەبەختی وەڵی تا ئەوم تا عەدێک تاقی نەکردێتەوە بەس شانسەکانم هەتا ئاخیری دەڕۆن لە ئاخیری لاوانێ بڵێم فەشەل دێنن ئینشاءڵڵا فەشەل نایەنن دەگەڕێم وڵات بەڵام لەو بەڕێزەش هەمان پرسیار دەکەم جەنابەت هەمان ڕێی ئەو بەڕێزت هەیە کە دەڵێ بەخت و تەخت نەک عەقڵ و تەخت خۆی بەخت و تەخت لە چیەوە هاتووە هەندێک جار هەیە کەسێک هەیە کە ینی زۆر ناشارەزایە بەڵام چییە فرسەتێکی بۆ ڕێ دەکەوێت دەبێتە پاڵەوان ینی دەبێتە کەسێکی دیار چەند جار یانە تۆ شتێکت دیوە بوو نمونە کەسێک هەبووە لە فەیسبوک لە ئینتەرنێت ینی شتێکی کردووە ینی شتێکی بۆ هات دەبێشە ئەو شتە بۆی بۆ بەمای خۆشحاڵی یان بۆی بۆ بەمای سەرکەوتن ئەوە پێی دەڵێن بەخت تێدەگەی ینی یە قسەی کردووە یە قسە بۆ نمونەوە قسەی کە کردوێتی دەنگدانەوەیشی زۆری بواتوە یان جاری وا تۆ منداڵێک دەبینی لە فەیسبوک لە ئینتەرنێت ئەو منداڵە پێ دەکەنێ تێدەگەی شانسی داک و بابیشی بەرز کردوێتەوە تێدەگەی ئەوە پێی دەڵێن بەخت بەڵێ یارەوەڵا بەخت بۆی هەیە کەسێکیشەیە لە ژیانی خۆیدا فرسەتێکی بۆ هەموو شتێکی ینی دەکردەوە هیچی دەست نەکەوتو هیچ بکە ینی ئەوەش دەڵێن لە چارە نووسە بەڵام چ بکە کابرا کات زۆر خۆی ماندوو دەکات زۆر هەوڵ دەدا چارە نووسی جەنابەت بڕات بە بەخت هەیە تا عادێک بڕوام زەین چۆنە بەختەکە چییە شانسە دەڵێن کابرا شانسی هەبوو بەڵێ وەڵی وە شانسی هەیە ئەمە زۆر جاران ئەمە بخۆمان ئیشی معاملەی دەکەین زۆر جار ینی چووینە سەر ئیشێک بۆ خۆمان نەماکڕیەوە بەڵام کەسی دوای مەکرێتی زۆری سوادەی لێ کردووە تەبعەن بۆ نەتان کڕیوە ترسانە هۆ لەوە بووە کە بەختان نەبێت خی گەورە قسمەتی تێ نەکردووە لەسەر شتێکی بەسیدی شەکەمان لێ تێکستەوە بەڵام کەسێک چووە یان ڕاستە خۆی پێدا نەشارەزاش بووە زۆر نەشارەزار بێمە حیساب زۆر شارەزین لی شەکەیدا کەچی ئەو نەشارەزا بووە چۆکرێتی ینی بڕوا بکە زۆری سوادێکی زۆر گەورەی لێ کردووە ئەو کەسێک کە لە پاش ئێوە ئەوەی کڕیوە بەختی هەبوو ئێوە بێ بەخت بوون مەبەستم چییە قسمەتی خی گەورەش وایە طبعاً خوا ئەمە باەکش لەڵم هەرچی خی گەورە قسمەتکە هەر ئەوە دەبێت ئەوە شتێکی عاشان نەگرە خی گەورە لە سەروی شتێکی دەبێت قەڵەمی لێ بدات بەڵام کەسیش هەیە لە کەسەکان بەبەخترە ینی بە شانسرە جایدی شانسەکە چییە نابوو نمونە ئینسان ناومێدیش نەبێت سەیوا شانسی بەقوتە لە پارە پەیداکردن بەڵام لەوانەیە نوقسانیشی هەبێت لە ژیاندا کەسێکی نوقسانی هەبێ ئەوەش هەر ینی خی گەورە قسمەتی بۆ دیاری کردووە دەبێت ئینسان بە بەختی خۆی شکر بێ بەڕای من بە بەختی خۆت شکری لە خی بەزیاد بەڵێ بەختت باشە یا خراپ لە خی بەزیاد بێ خراپ نییە ینی شانسی خۆم سواز بۆ خی باشە سواز بۆخوا لە شتێک بەختت خراپە واللهی بەختی خراپ معنی چۆن ئێستا من بۆ منە 4 ساڵ و 6 مانگ لە بەریتانیا بووم ینی ئەوم زۆر بە قسمەتیش خراپ دەکڵ خەڵکی و دەڤەرەی زۆربیان لە بەریتانیان من بۆ خۆم لێ بووم ساڵی 2005 هاتمەوە بەس خەڵکە بوو دەهات ئەنی لەگەڵ من بە 3 مانگ جوابی وەردەگر من جواب مەروەرنەگر لە بەختی خۆم بێزار بماتمەوە دەگەی ئەوان تۆزێک بۆ من ناخۆش لە بێ بەختیان ئەوێت بەختیان ئەوێن بەجێشتواتمەوە بەس لەخوا بە زیاد بکاتشمەوە خی گەورە قەرەبووی بۆ کردمانی ژیانی خۆم ڕازیم لێرە بە خدیاوەرت بوو لە خوای بەزیاد سواز بۆ خی گەورە دەگەڕێم و لای جەنابەت قسێک تێ بۆ کەسانی کە هەموو شتەکانی خۆیان جەنابەت بڕات بە بەخت هەبوو بەڵام دەمەوە پرسیارە بکەم چ قسێک تێ بۆ کەسانی کە پلان و ژیان و کار و کەسابەتی خۆیان هەموو سپاردووە بە بەخت نانا هەموو شتێک نابێت بەسپێری بە بەخت هەر لە قورئانیشدا دەڵێ کل من شەیء سەبەب یعنی تۆ بڵێ هەموو شتێک هەر دەگەڕێتەوە سەر بەخت دەبێت تۆ هەوڵی خۆت هەبێ بۆ نمونە سەبەب هەیە تۆ کە کارێک بۆی ڕانەکەیان هەوڵی بۆ نەدەی لەوانەیە بەدەست نەیە ئەتۆ بڵێ من کەوتۆتەوە سەر بەخت هیچ نەگۆڕانکاری دەکەم نە هەوڵ دەدەم بەس بەختی بۆ دیاریکردم هەمووی سەدەوەیە چونکە لەبەر ئەوەی سەبەب هەیە دەبێ هەوڵی بۆ بدەیت چونکە لە هەر هەمان شت ینی بەنەوەی زۆر پەندی پێشینیان زۆر جوان دەڵێ ئاقل تاجی زێڕینە ناچێتە سەری هەموو کەس ئاقلیش دەوری خۆی هەیە بەڵام ئەوەی کە چارە نووسیش دیاری کردووە لەوانەیە بڵم لە پێش عقلیشەوەیە ئەوەی کە چارە نووس دیاری کراوە چونکە ئەمە هەمومان فکر دەکەینەوە ئینسان جیاواز لە گیاندارەکانی تر فکری بۆ دروست کراوە ئەگەر هەوڵ بدەی ینی تێبگەی دەزانی ئەو کەونە تەماشا دەکەی بەبێ کۆڵەکە ڕاوەستاوە ئەو کەسێکە یاسایەکێ ئەو یاسایە با بڵین هەر ئەو یاسایشە چارە نووسی توی دیاری کردووە کە بە مرۆڤ دروست کراوی
ئەوە چارەنووس جای لەگەڵ ئەوەی کە تۆ بەڕای جەنابەت حاڵەیە ئینسان ئەگەر هەموو پلان و بگەڕێنێتەوە بۆ بەخت هەڵەیە تا چەند بڕوات بە بەخت و شانس بەخت و شانس خۆی سەرەتا ئەگەر لەدایک دەبیت ئەوە بۆ خۆی شانس و بەختێکە مەسەلەن تۆ کاتێک لەدایک دەبی دەڵێ 10 ملیۆن سپێرمە لەو 10 ملیۆنە تۆ بە تەنها دەردەچی ئەوە لێرەدا ئەگەر لە کۆمەڵگایەک بی مەسەلەن قەدری ئینسانیەتی تێدا بێ کۆمەڵگایەکی بەرز بێت ئەوە لێرەدا شانست هەیە ئەگەر لە مەسەلەن هەر دوورمەڕۆ مەسەلەن کەسێک لە سۆماڵ لەدایک دەبێت نان نییە بیخوا کەسێکیش لە ئەمریکا لەدایک دەبێ منداڵک هەزاران مانجی دەستکردی بە ئاسمانەوەیە هەزاران فرسەتی لە پێشدایە ئەوە بۆ خۆی شانسێکە ینی مەسەلەن کەسێکە لە سۆماڵ نان نییە بیخوا ئەویش لە ئەمریکا لەدایک بۆ هەزاران فرسەتی لە بەردەمە هەزاران ئەوەی ژیا خۆش فرسەتی خۆشیانکردنی لە بەردەمە ئەو بۆ خۆی شانسە ینی شانس و بەخت لە سەرەتایی لەدایک بوونەوە لەگەڵ ئینسانە لەکوێ لەدایک دەبی مەسەلەن کەسێک لە خانەوادەیەک لەدایی خانەوادەیەکی خاوەن معریفە لەدایک دەبێ کەسێک لە خانەوادەیەکی دۆگما و چاقبەستوو لەدایک دەبێ حتمما ئەو ژیانی خۆشتر دەبێ و باقی کات مەسەلەن دەکەوێتەوە سەر هەوڵ و جوهدی خۆشت کاریگەری هەیە لەسەر خۆشکردنی ژیانت ینی شانسیە شانس ینی شانست هەیە بۆ ژیانێکی خۆش ئەوە شانسە جەنابەت شانست هەیە بۆ ژیانێکی خۆش بە حکمی ئەوەی ئێمە لێرە لەدایک بووین ینی ئەو فرسەتانەی لە بەردەممانە زۆر کەمترە لە چاو کەسێک لە جیهانی یەکەمدا لەدایک دەبێت ئێمە لە جیهانی سێم لەدایک بووین کورد بەگشتی ینی بەگشتی قسە دەکەمەنە کورد بەگشتی ینی لە جیهانی سێم لەدایک دەبێت ئەو فرسەت و ئەو هەلی خۆشیانکردنەت زۆر کەمە ینی هەموو کوردێک هەموو کەسێکەوەی لە جیهانی سێمدا لەدایک دەبێت قەنەعەتم وایە شانسی کەمترە لە کەسێک کە لە جیهانی یەکەمدا لەدایک دەبێت جەنابەت قەنەعەتت بەوە هەیە کە کەسێکی بێبەختی لەبەرەوەی لە جیهانی یەکەم لەدایک نەبووی ناڵم بێبەختم چکە مەسەلەن بۆ خۆشم ینی هەمووی هەر ئەوە نییە مەسەلەن با بڵین هەفتا بەستی ئەو شتە بووی هەیە ئەوەکەی کەش دەکەوێتەوە سەر هەوڵ و وجود و عقلیەت و معریفەی خۆت تا چەند مەسەلەن ئاستی بیرکردنەوەت بەرز کردوتەوە ئەوانە هەمووی تەسیری هەیە بۆ شانس بۆ ژیانێکی خۆش گەشتبینی بە بەختی خۆت بەڵێ یعنی مەسەلەن ئەم ئەو فرسەتانەی لە پێشمدا کەمە باشە مەسەلەن هەر وەک هەر کەسێکی جیهانی سێم بەڵام مەسەلەن ئەو ئاستی بیرکردنەوە و ئەو ژیانی ئێستا پێی گەیشتم تا ڕادەیەک لێ ڕازیمە هەوڵ و جوودی خۆشم بەکەم ناگرم ینی ئەویش ئەوەی هەیە تەسیری هەیە شانس هەیە و بەختەوە ئەی چۆن بڕوان پێێ بەڵام لە هەموو شتێکی نا زۆر شت هەیە تۆ مەسەلەن شانسێکی هەیە بەڵام نادگرێتەوە دەگەی بڕای چیت پێ بێ بە شانس و بەخت کابرا هەیە ئەرە وەڵای هەتا سەرێسقام بڕوان پێ هەیە وەکو خۆم بەخۆم بەڵام وەکو عام شانس و بەخت چییە پێ نازەی شانس و بەختم بۆ بکە جەنابەت جەنابەت لەو بازاڕە لێرەدا کارت دەکرد بووی بە ئەندام پەرلەمان ئێستا لە پەرلەمانی کوردستانی هیوای سەرکەوتنت بۆ دەخوازیین بەڕای جەنابەت ئەوە بەخت بوو یاخود خۆت هەوڵت بۆدا نا ئەوەی من بە شخصی خۆم ئەمن بۆ خۆم بە دەردی کابرا دەڵێ دەبێت شتێکی لێ بزانانی من بۆ خۆم لە منداڵیەوە لەگەڵ سیاست تێکەڵاو بوویمە شاهیدیشم هەیە و لە نەوەتوێتیەوە لەگەڵدا بووم بەڵام خەڵک ئەو دیوەی دیکەی ئیمنی نەدەدی هەردی عارەبانە و کاسبی و ئەوەی دەدی دەنام بە درێژایی 30 ساڵی ئەو حکومڕانەیە من لە مەدان بوومە باگراوندی سیاسیم هەبووە خوێندەوار بووم ینی مەسەلەن ئەوەی خۆم جیایە بەڵام خۆی چەند سەبەبەکەیە هەر کەسە و باشت خۆی دەوێت من لێرە کەسێک بووم هەمیشە دەمگونا ئێستا شەر دەڵێم نا دەگەی خەڵک ئەمی لە مەدانەکان دەدیت ئەوە بوو مەسەلەکە زیاتر هەندە خەڵکی بن و عشکە لێکە داوە مەسەلەن کابرا کاسب و با بۆ خۆی بچێتێن دەر بەڕێز یاسین خدر لە عربانسیەوە بۆ کاری پەرلەمانی و بوون باندام پەرلەمان ئەوە بەخت بوو یاخود ئەو خەبات و هەوڵەی جەنابەت باسی دەکەی کاکە خۆ زۆر کەسکەش هەبوو ئەوە بۆ نەخێر ئەمون خەبات و خۆم هەبوو چۆن ئەمن یا 31 ساڵی لەگەڵ لە ناو سیاستدا بوویمە کاکە خۆ من ئەمن کاژۆری مەکۆ بووم کە بوومەتە ئەندام پەرلەمان سەربەختی مەدانی ئازادی بووم خۆ خەباتم بۆ کردو خۆ لە قوڕان نەبووم
هێدەبا هەرچی عربانتی کوردستان بزانە کەس شانسی وەدراتی بێتە ئەوە باگراوندی سیاسی مە بۆی بوومە بابینەوە سەر شەنس و بەختەکەی بۆ نمونە کەسی وا هەیە دانیشتووە گلەیی لەوە دەکا کە لە هیچ شتێکدا بەختی نییە دەڵێ بۆ نمونە گەرە و کارە بکەم ڕەنگە سەرکەوتو نەبم لە بەرەوەی بەختم نییە ئایا تا چەند پێویستە ئینسان پلان و کار و کەسابەت و داهاتوی خۆی بسپێرێت بە بەخت نابێ ئینسان بەقەدەرەوە بژێ بە بەخت دەبێ بەرنام و پلانی تایبەتی خۆی هەبێت چ دەکا تێگەی من لەوانەیە بەرنامە هەوبی لە 92 بگەمە ئەو شوێنەی لە 92 بە بەرنامەت لە بۆ دانا بەڵێ پلان هیچ شتێک بەبێ پلان نابێ کوردستان پلانی نیە بۆی والی هاتووە پێم خۆشە بزانی نە پلانی ئابووری هەیە نە پلانی سیاسی هەیە بۆیە بەو دۆخی گەیشتوین ئەو بازاڕە گەورە دەبینی چوار گەنجستێدا نەماوە هیچ کەسێکم نەبینی لە نێوچەوانیدا وترا بێت سێزدە ئەوە چییە؟ دەڵێن ئێمە نێوچەوانمان سێزدێ و بەختمان ڕەشە و ناتوانین هیچ شتێک بکەین لەبەرەوەی تێدا سەرکەوتو نابێت ناوانیە ئێوە کەسانێکن کە زۆر بەختەوەرن و بەخت یاوەرتانە هەمیشە دەزانن بۆ لەبەرەوەی تا ئێستا لە ژیاندا دەژین بەیانی کە لە خەو هەڵدەستن دایکتان ماوە و چای بەیانی دایکتان بۆتان تێدەکات بە پێچەوانەوە هیچ کەسێک لە ژیاندا بەختی ڕەش نییە مەگەر خۆی وا لە خۆی نەکات کە کەسێکی بەخت ڕەشە خۆشەویستان لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە لە هاوڵاتیانی ڕانی خۆشەویستمان پرسی ئایا بڕواتان بە بەخت و شانسەیە هەر کەسە وەڵامێکی هەبوو بۆ ئەم پرسیارە بەڵام بەگشتی وەڵامەکانیانەوە بوو کە بەڵێ کەسی بەبەخت هەیە بەڵام کەسی بەخت ڕەش کەمە بۆ هەر شتێکت دەوێت لە ژیانتدا پلانی بۆ دابنێ پشت بەخوا ببەستە و تێیدا سەرکەوتو دەبین و ئەگەر نەشبوو کەوایە ئەوە خوا پێی باش نییە و قەلەمی لێ نەداوە وەکو چۆن خوای گەورە دەڵێ قل لەن یوسیبنا ئیلا ما کەتەبە الله لەنا هیچ شتێک نابێتە چارەنووسی ئینسان ئیلا مەگەر خۆم قەلەمی لێ نەدام ئێوە هەمووتان کەسانی بەبەختن ڕەشبین مەبن ماتول لە ژیاندا دەژین و بەردەوامن و هەناسە دەدەن کەواتە کەسی بەبەختن منیش خۆم پێ بەختەوەرترین و بەبەختترین کەسە لەبەرەوەی لە بەرامبەر ئێوەدا قسە دەکەم و لەسەر شانس و بەخت پرۆگرامێکم پێشکەشکردن ئەمنە زۆری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارەشم پێشکەشکردن هیوام بەختێکی باشە بۆ هەمووتان بەختیار و یاوەرتان بێت خوداحافیز